بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم هاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی دیکەی بەدواداچوون بەرنمەی بەدواداچوونی ئەم جارە سۆراخکردنە بۆ خراپی دەواازەی شاری سلێمانی لە هەردوو ڕووی عربەت سلێمانی تاسڵوجە سلێمانی کە بەهۆی کەمتەرخەمەکانی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان و حکوومەتی خۆجێیی پارێزگاکەوە شارەکە و دەواازەکەی بە تەواوەتی پەرامۆش کراوە لەگەڵماندا بن و کەم و کوڕێکان نیشان دەدەین و هۆکاری چارەسەر نەکردنەکەش بۆ ئێوە دەخەینە ڕوو لە کۆتاییشدا وەکو هەمیشە لایەنە پەیوەندیدارەکان ڕوبەڕووی ئەم پرسە دەکەینەوە. لە کامێرای مۆبایلی یەکێک لە هاوکارەکانمەوە دیمەنی دەواازەی شاری ئیستانبولتان بۆ دەگوازمەوە کە بە دیمەنێکی دڵڕفێن و شەقامێکی خاوێن و بێڕەگلە و لە هەمان کاتدا پەرژین و کاردێڵێکی بێخەوشەوە میوانداری لە گەشتیاران دەکات تا زیاتر لە شارە گەشتیاریە جیهانیەکە نزیک ببینەوە نەخشی سروشت و کارە خزمەتگوزاری و ئەندازەییەکان زیاتر سەرنجمان ڕادەکێشێت. ئێرەش دەواازەی شارە حیاتەکەی لە هەرێمی کوردستان فلکەیەکی بێبەرزەپرد ڕێگایەکی بەردەست و پڕ لە ڕەگلە بوونی کارگە و دوکانی بێپلان و هەڕەمەکی لە دیارترین سیماکانی دەواازەی شاری سلێمانین لە باشووری ڕۆژهەڵاتی پارێزگاکەوە. سەبارەت بە دوو دەواازەی سەرەکی کە لە کە شاری سلێمانی ئەبەستنەوە بە شار و شارچکانی ترەوە یەکەمیان تەوان جادەی سەرەکی کە بە ئاراستەی کەرکووکە ڕوا تەوان کەرکووک و دوکان و هەولێر و ئەوە منتقەی پشدەر و ئەوانە ئەڕوا ئەوە مەدخەلێکی زۆر گرنگە بە پلەی دووهەم ئەم مەدخەلەیە کە ناوچەی شارە زور و گەرمیان و هەڵەبجە و پێنجێن و بڵێن دەواازە سنووریەکان ئەمەش ئەگەر بڵی لەو گرنگی ئەمیش لە گرنگی جادەی کەرکوو گرنگتر نییە کەمتر نییە. من کە لێرەوە دێم زۆر جار ئەبینم کاکە وشیار هەندێک جار ئەو مانزەرانەی لێرە ئەیبینم بۆ خۆم شەرمەکەم ینی من لە بری ئەوانەی بەرپرسن لەم جادەیە بۆ خۆم شەرمەکەم و خەجاڵەتی کێشم کە نەتوانراوە لە خلالی 30 ساڵە کارێک لەسەر ئەم مەدخەلە بکرێ کە میوانانی ئێرانی دێن جادەکەی سەدەمی بەعسە ئەمە هەر ئەو جادەیە جادەکەی سەدەمی بەعسە هیچ نەکراوە تەنها کراوە بە دوو ساید ئەو کاتە یەک ساید بوو ئێستاکێک بڵێن دوو لین و دوو ساید ئەو دوو باند و دوو ساید ئەو کاتە یەک باند و دوو ساید باندێک و دوو ساید ئێستا بۆتە دوو باند و دوو ساید بەڵام پانی جادەکە زۆر کەمە گاتڕێلەکانی پیاو کە ئیبینێ شەرمەکە کە ینی من بۆ خۆم ئەگەر بەرپرسێ بۆمایە لەم وڵاتە هەر لەسەر ئەو گاتڕێلانە لێوە ئیستیقالەمە کە زۆر ئاسانە هەر هیچ نەبێ کە ناتوانانی چاچکەی لای بەرە هەمووی سیارە لە یاوە دیوتە شکاوە ئەوانە ئەمە دووە ئەمە یەکەم دووهەمیش جزرە وەسەتێکە کە ئەکرا زۆر جوان بێ بە شێوەیەکی زۆر ئەندازیاری و لەجێ ڕێنمای ئەندازیارە کشتتوکاڵەکانە وای لێ بکرێ من ناڵم بیکەن بە گوڵ و گوڵزار چکە گوڵ و گوڵزار بۆ لە وڵاتی ئەمە لەبەر کەم ئاوی بەخێو ناکرێ ئەکرێ بکرێ بە زەیتون ئەکرێ بکرێ بە بەڕوو ئەکرێ بکرێ بۆ درەختانی کە هەر ئاویان ناوێ بەڵام چەند ساڵی خزمەتی و ئەوە توانی تەرجیگەی ژێرەکەشی بگرێ بە چیمەن ژێرین ئەو تەوان درەختەکان بە دووری بڕوێندێ بۆی سێبەر نەکا بۆ چیمەنەکە ئەوەش خاڵی سێهم لە هەر شوێنێکەوە هەر کارگەیەک کە ئەیبینی ئەم کارگانی کە نزیکن لێرە کە بۆە ئێرە کارگەشتی لەسەر نەبووە ئەم مەدخەلی شارێکە منطقەی سنایەکە دوور خستایەتەوە مەسەن با 100 متر دوای 100 متر اینجا تۆ ڕێگەت بدایە خەڵکی استفادەی لێ بکە بەڵام لێرە ئەبینی لە نزیکی ئەوە هەر هەمووی کارگەی تەنچیە کارگەی معهد حتا معرەزی موادی کاشیە موادی ئینشائیە مەخازنە ئەو هینەی لەسرە ناوی چییە علوەکەی لەسرە تقریبا ئەوەی بکرێت تۆ نیزامی و جوان بێ علوەکەی دەستیان خۆش بەکارێکی باشیان کردووە بەڵام لودێکی زۆر زۆری لەسرە لە هەموو شوێنێکەوە فەرعێک دێت یعنی دەواازەی شاری پێشکەوتو نابێ ئەوە بەخازی جۆرە ئەوە یەک جادەی خەدەمی لە تەنیش جادەکەەوە بکرایە و ئەو جادەی قفڵ بکرایە بە گادڕێل وەکو تونێلێکی لێ بکردایە لە تاهتا عربەت بەلایکەمەوە لە دوو شوێن تۆ شوێن بوتوانێت داخلی ئەم جادەیەبی چۆمە خەتی سەری عیتر وانە بەڵام زۆر بەداخەوە ئێستا لە هەر کارگەیەکەوە لە هەر فەرعێکەوە لە منطقە سناعیەکەوە لە علوەکەوە لە مەخزانەکانەوە لە هەر کارگەیەکەوە لەسەر ئێرە دروست کراوە تۆ بە ئاتوانی داخلی سەر کەتفەکە بیت و چ ناوە ئەمەش
بۆ حرەکەی هاتوچۆ زۆر خەتەرناکە لەبەرەوە کارێکی نائەندازەیە بەڕێی من بە هیچ شێوەیەک لە شێوازی ورودی و مەدخەلی شارێکی شارستانی کە پێڵن ساری سلێمانی و شاری ڕۆشنبیری ناچێت. ئەمە یەکێکە لە گرفتە هەرە سەرچیەکانی کە لەم هینا هەیە بە بۆچوونی من ئەبێ بەرپرسانی هەرێمی سلەیمانی بەرپرسانی شاری سلێمانی لە محافظەوە لە سەرۆکی شارەوانیەوە لە ئەنجومەنی پارێزگراوە کە نەماوە لە ئەنجومەنی شارەوانیەوە بێن و دراسەیەکی ئێرە بکەن وەک ئەوەی کە کردیان لە ڕێگای کەرکووک کە من ئەو کاتەش بە کاک بەهرۆزم وتم کاک بەهرۆز ئەم ڕوبەرەی ئێوە داتان ناوە بۆ سەوزاییش هینێکی ئەوێت هەر بۆ خۆی شارەوانێکی ئەوێت تقریبا 15 کیلۆمەترە پانیەکەی لە 8 مەترا بوو یعنی بۆ خۆی شارەوانێکی ئێمە بخێوکە و ئێرەش منطقی ئێمە ئاوی کەمە ئاوی بیر بەکارێنین ئاوی بەتایبەتی لە مەوسیمی هاوینا ئاو زۆر کەمە و ئێمەش لەو کاتە ئاومان پێویستە تۆ سەرنج بدەیت ئەو سەوزایە ئەوە سەوزایەک نییە کە ئەمان ڕوان بێتە ئەوە سەوزایەکی سروشتیەکە بێ بە پوش و سبێنی ئەسووتێ لەبەرەوە مەترسی دروستەکە لەبەرەوە بە ڕێی من ئەمە پێویستە جارێکی کە شارەوانی سلێمانی پارێزگاری سلێمانی ئەندازیارەکان بنێرن ئێرە هەڵگرنەوە لەم سەر بۆ سەر تا ئاگاتە هیچ نەبێت تا بازگەکە ئەگات تا بازگەی سلێمانی تا ئەوێ هەڵیگرنەوە دیزایانێکی جوانی بۆ بکەن لە هەردوو لای جادەکەەوە ینی ئەم لای و ئەو لا و ئەو چوار گاردڕلی بۆ دانێن لە چەند شوێنێکەوە ڕێگە بدەن ئەم سیارەکان خەڵک داخل بێ تان ڕێگەی ئەوە نەدەن حیواناتیش ببڕێتەوە مەڕ و ماڵات و ئەوانە حتا ئەو سەگی بەرەڵاو ئەوانە بپەڕنەوە لە بەربووبەر خەتەری دروستەکە لەسەر هاتچۆکەرانی ئەم ڕێگایە. کاک عومەر هەرچەندە لە ئێران لە کۆماری ئیسلامی ئێران دانیشتوانی هەرێمی کوردستان و بینەرانیش لەوجە زۆر بێکات سەردانی ئەو وڵاتەیەکی دێ بەهۆی ئەوەی کە لە ڕووی مادیەوە گونجاوترە ئەمە هیچ بازگە نییە وەکو بازگە وەکو لە تورکیا لە هەندێک ناوەندا هەیە ئەویش بەهۆی ئەوەی کە سنووریە لەگەڵ باڵی ئەوروپایە کاتێک دەگەی بە بازگەکان کۆمپیوتەریە واتە هەر سەربازی لێ نییە دەچیتە ناو سەیتەرەکە لاینەکانی زیاتر دەبێت یعنی ئەگەر ئەم شەقامە چوار بێ بە هەشت بۆ لەبەرەوەی هیچ جۆرە ئیزدیحامە دروست نەبێت بەڵام لە هەرێمی کوردستان بازگەی عەربەر بە نمونە وەرگرین هەر خۆی ناو سەیتەرەکە ناو بازگەکە ڕەگلەیە ڕێگایەکی خراپە دوای ئەوە لاینەکانی کەمەکەنەوە بۆ یەک لاین هەنە جار زۆر کارەوێتە دوو لاین ئیزدیحام دروستە بێ ئەمەش لە ڕووی ئەندازەیی و گرفت نییە بۆ دەواازەی شاری عیبە نییە ئیجازە بدەبرات ئەمە بابەتێکی گرنگە وروژانە من لە ڕۆژنامە لەسرم نووسی و ناردم بۆ بەرپرسەکانی هەرێمی کوردستان کە ئێمە ئیشمان چیە بەم بازگانە ئەسڵەن بازگە بێ لەسەر سنوورەکان بێ تۆ بڕۆ لە هەر وڵاتێکی دنیا تەنانەت ئێران بۆ بە ئاڵۆسکاویە تورکیا بەو کێشەیە لەگەڵ پەکەکە هەیەی لەسەر سنوور یەک دوو بازگە هەیە دوای ئەوە داخەڵ بی کەس ناڵێ بۆ کوێچی بەڵام لێرە تا هەڵەبجە من ڕوبەڕووی سێ بازگە بمەوە لێرە تا جگە لە کاتێکان کە دروستە بێ لەبەرەوە هەر اینجا تۆ سەرنج بدە خوارەوە نییە کە بازگان دروست کۆست لە سەردەمی بەعسا کە بازگە دروستەکرا و ئەو کاتە سەردەمی شەڕۆز عسکەرتاریەت بوو خێمێکیان هەڵەدا و دوو سەربازیتیا بوو یا چوار سەربازیتیا بوو بە نۆرە بازگەکەیان برد بەڕێەوە بەڵام ئێستا بازگە بۆتە فەرمانگە بۆتە مؤسسەیەکی گەورە جەمەرۆلێکی گەورەیان دروست کردووە و حتا ئەگە سەرنجی بازگەکەی ڕێگای ئەوەی کەڵاوانان لە کۆبۆند تەکلیفیان کردووە یعنی ئەمە کارەساتە دروست بووە حتا ئەو بازگەی کە بە سەقەتی دروست کراوە ئەوەی لای کانیسپیکە ئەوەی لەو لای گرێزەوە ئەو بازگەیە من حتا لە ڕووی هەندەسیشەوە پێم وتم کاکە تۆ بە یەک خۆی کۆڵۆمی ناوێت بۆچی لە ناوەڕاستە دوو کۆڵۆم دروستوە اینجا هێنایانە سەرەوەی وڵا خەتای ئۆتۆمبیلەکان بۆ ئۆتۆمبیلەکان خێرایان زۆر نەخێت چەند خەتای ئۆتۆمبیلەکان بووە ئەوەندەش خەتای دیزاینەری بازگەکە بووە کە دوو کۆڵۆمی لە ناوەڕاست دانەوە دوو عەمودی لە ناوەڕاست دانەوە خەمی دەواازە ئەسڵەن شەرمە کە لە وڵاتێکە تۆ مەسەرەن بۆ نمونە ئێرانە بەویستی خۆی دێتە ناوە ئەوە خۆ دوێنێ بینیت چی کردووە لە هەولێر تورکیا بەویستی خۆی دێتە ناوە ئەوە خۆ ئەبینی کچیەکە لە باکوور و دوێنێ لە ماوەت قەسری کردووە عێراقە بەویستی خۆی دێتە ناوە کەواتە تۆ بازگە تەنها بۆ هاوڵاتەکانی خۆت داناوە تۆ ژۆک و بەڕێزت باسی ئەتوانی بازگەیەکی ئەلکترۆنی دابنی هەر لە ڕژوو کۆنتترۆلی ئەو سیارانە بکەیت ئەو سیارێکە گەشتە ئەوێ لەم بازگەیە تۆ کۆنتترۆل کردووە لە بازگەی تۆم پێی بڵی کاکەوەرە لابە ئێمە ئیشمان بە تۆ هەیە تابی من نزیکەی 150,000 کەس لە هەرێمی کوردستانە بەس بازگەکانە ئیشەکە ئەمە زیادەیە تۆ هەم موچەکەی بە زیادەی پێ هەم خەڵک تەخیرەکەی هەم نەخۆش تەخیرە بێ هەم خەڵک کاری هەم گەشتیا تووشی ئەبێت
بێزاری ئەبێت تۆ سەرنج بداجتە ئێران دوای ئەوەی پەڕیتەوەتر بەشتر نادێت تۆ بەکوێتی وڵا بە هەر باسی شارەوانی نەکەین ینی شارەوانی و مەحافەزە ینی مەحافەزە و شارەوانی ئیشان ئەوەیە کە خزمەت بە شاری سلێمانی بکەین هەردوو لایەن بێ ئیش دانیشتون ینی من نبینم کە بڵێم من 15 ساڵ 20 ساڵە لە سلێمانیم نەبینی گۆڕانکاری گەورەیەک لە سلێمانیا ڕوودا هۆکارەکەشی بۆەوە گرێتۆ کە خزمەت ناکرێ و بەشێک لەو عەرزانەی کە تەرخان کراوە بۆ کۆمپانیەکان دێن کە ڕۆنی فرۆشتنی پێوەکەن بە دڵی خۆیان ئەیفرۆشن بێ ئەوەی هیچ خزمەتێک بکەن بە ئەم شارە بەداخەوە سلێمانی باوابەکە بڕۆ باوابەکەی عربەت سلێمانی ببینەوە هەستەکەی کە بەڕاستی ئەم شارە ئۆکرانیایە و رووسیا لیداوە ینی ئەوە کاول بووە کەسیش نییە بەدەمیوە بڕاتەوەوانە کاتی خۆی دوو قسەی کەم هەبووە من لەسەر پردی خەسرە و خاڵ پردی خەڵ پێم وتن ئەو ئۆڤەرپاسی پردی خەسرە و خاڵ زیادەیە ئەندەرپاسەکەی چەند موهیمە ڕزگاری و بەختیاری بەسێ بەیەکەوە ئۆڤەرپاسەکەی دوو ئەوەندە گرنگ نییە و هیچکی پێویستی نییە و ناوی چیە ئەندەرپاسی ڕەوڤەگیش پێم وتن پێویست نییە معالیمی شاری سلێمانی تێگا هیچ سوودی نییە و ئەو 25 میلیۆن دۆلاریان لە ئەندەرپاسی خەسرە و خاڵا سەرف کرد بە خۆڕایی ڕۆشت هیچ جۆرە سوودێکی نییە ئەسڵەن تەقاتوع نیە ئەو شوێنە معالیمی شاری سلێمانیشیان لە سەوڵەکە تێکدا ئەو تەجەمهور و کۆبوونەوەی لە نەورۆز و لە سەری ساڵەکان ئاکرا بەداخەوە ئەوەشیان تێکدا و کاتی خۆی ئەو کاتە بە ڕێز دانا حەمەجید لێ بوو بە کاک عیماد ئەحمەد وموت بۆ ناوێنم بۆیە بۆ پێدە ئەخیر جار کاک بەهرۆز قەشانی وتی با بچین ئیفتاحی بکەین وتم وەڵای کاک بەرزم کاتی خۆی لەسرم نووسیوە لە ڕۆژنامە ئەمە پێویست نییە چونکە ئەگەر لێرە ئەندەرپاسێک هەبوو ئەبێ لە بەردەکی سەراش هەبێ ئەبێ لە لای حەسیب ساڵات هات بێ ئەبێ لە مامەڕیشە هەت بێ ئەبێ لەسەر و لای فولکەی دەستەکە هەت بێ ئەمە گرانە بە ئێوە ناکرێ واز لە داونستی بێنن بڕۆن لە دەرەوەی شار خەزمەت گوزاری بکەن بۆی تازە ئەمەوەکو شوێنێکی و شوێنەوارێکی کۆن بمێنێتەوە هەموو شارەکەیەتی بەڵام بەداخەوە بەگوێ ئێمان نەکردو ئیتر ئاوا بخۆی ئەو شارە بۆ شێوەیە بەڕێوە هەرچەندە دەواازەی باکووری ڕۆژئاوای سلێمانی لە ڕووی ڕێگاوبانەوە لە دەواازەی یەکەم باشترە بەڵام ئەمیش بە هەمان شێوەی دەواازەی پێشوو هیچ پرۆژەیەکی استراتیژی تێدا ئەنجام نەدراوە تا ئەوەی لەو ڕێگەیەوە پێشوازیەکی شایستە لە میوانان و گەشتیارانی شارەکە بکرێت ئەمە سەرڕای دروستکردنی دەیان کارگە و دوکان و ناوەندی بازرگانی لە قەراغ شەقامەکە کە لە هیچ دەواازەی شارێکی پێشکەوت و دیمەنی هاوشێوە بەدی ناکرێت لە ساڵی 2020 سنەوبەرەکانی تاسڵ و جەڕاپەڕین گڕی گرت و بەشێک لە چاودێران و ژینگە دۆستان گومانیان خستە سەر ڕووداوەکە و ڕایانگەیان ئەو کارە بۆ دابینکردنی زەوی بووە بۆ بازرگانەکانی نزیک لە حزبی دەسەڵاتدار گومانەکان کاتێک زیاتر بوون کاتێک نەوت و تێزاب بە مەبەستی وشکردنی سنەوبەرەکان خرانە ژێدارەکان و هێندەی دیکە دەواازەی شارەکەی ڕووتەڵ کرد بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر پرسەکە سەردانی ئەندازیاری دیزاینی دەواازەی شاری هەڵەبجەم کردووە بۆ ئەوەی هاوشێوەی دیزاینی ئەو پارێزگایە پێشنیار و بیرۆکەکانی لەسەر دەواازەی شاری سلێمانی خاتە ڕوو هەرچەندە بە پاساوی قەیرانی دارایی لەلایەن حکوومەتی ماوە بەسەر کوێ هەرێمی کوردستانەوە دیزاینەکەی شاری هەڵەبجێ هەر لەسەر کاغەزمایەوە و نەخرایە بواری جێبەجێکردنەوە ئەوەی کە منیش وەکو هاوڵاتێکی ئەم شارە و جەنابتان و خەڵی کەش معاناتی هەیە ئەو دیمەنانەیە کە شێواویەکی پێوە دیارە لە دیمەنی دەواازەی شارێک یا ڕێڕەوی داخڵبوونی شارێک ناچێت شارێکی هاوچەرخی سەردەمیانە لە باڵی ساڵی 2024 بەواتە هۆکاری زۆر لە ڕاستیە ئەم حاڵەتانە کە دروست بووە وە چارەسەریشی زۆرە ئەکرێت باسی بکەین هۆکارەکە بنەڕەتی ترین هۆکاری تەختیتیە لە پلان دانانا لە ڕاستیە وا پێویستە کات ئەو ڕێڕەوانە وەکو ئۆتۆبان تەعامی لەگەڵا بکرێت چکە ڕێڕەوێکی سەرەکیە ئۆتۆمبیل بە خێرایەکی زۆر تێ پەڕێ داخڵی شار ئەبێت یان باسی مەودایەکی دوور درێژەکەین ئۆتۆبانیش نابێ ڕاستەوخۆ هیچ بینایەک یا هیچ پرۆژەیەک ڕاستەخۆ بکەوێتە سەر ئۆتۆبان ئەمە لە ڕووی هاتوچۆ یعنی نابێت وە لە ڕووی شارسازیشەوە بە هەمان شێوە ئەو پرۆژانە ئەوەندە نزیک بن لە ئۆتۆبانەکەەوە زۆربەی کات لەو مەودا دوورانەوە کە دوورە لە شارەوە ئەو جۆرە پرۆژان زۆربەی کات پرۆژەی ناتەواو ئەبن
ئێمە ئێستا بە واقعیتر باس بکەین ئەوەی کە لە سلێمانیا ئەگوزارێت چییە ئەوەی لەسەر ئەو دووڕێ ڕەوەی سلێمانیا ئەگوزارێت ئەوەیە کە هەندێک لەو زەویانە زەوی بەتاڵن ئۆتۆمبیلی گەورەی شاحیناتی گەورەی تیا ئەوەستێت دیمەنێکی نەشاز دروست دەکات یا بینایەکی زیادەڕەوی تیا دروستکرا یا کۆمەڵێکی زۆر تابلۆی ڕێکلامی تیا دانراوە بە شپرزی و بە ناڕێکی یا هەندێک پرۆژەی تیا دروستکراوە ڕاستوخۆ لەسەر ئەو شەقامە سەرەکیانە کە پرۆژەکان دیمەنێکی ناشارستانیان هەیە وەکو دیمەنی پیشەسازی ینی ببوورە پێتە بڕم هەندێک هەیە گاوداری ئەوەی تێدا دەکەن هەر لە شەقامەکەدا گاردێڵەکان دوای ڕووداوی هاچوو بۆ گاردێڵ و بربەستەکان تێکشکاون هەر چاک نەکراونەتەوە بەلامەکە شەقامی خەدەمی یاکوت یارمەتی دەر و دخولی ئەوەش هەرنی ینی ئەمانە کۆمەڵێک گرفتی زائیدەمە و گرفتانێک کە جەناب باسی کردکەواتە چی بکرێت بۆ ئەوەی وەکو ئەندازیارێک بۆ ئەم گرفتانە چارەسەر بکرێن یاخود هیچ نەبێت لە قۆناغی یەکەمدا کەمتر بکرێنەوە وەکو وتمان هۆکاری یەکەم لە ڕووی تەختێتیەوە بێحسایی بۆ بکرێت یا بۆ بکرایە من نازانم ئایا کراوە یا نەکراوە بەس ئەوەی کە ئەیبینین لە هەندێک حاڵەتان نەکراوە ئەبوو چی بکرێت ئەبوو عادەت ینی باش نییە لە ڕاستیە ناوچەی پیشەسازی یا بینایی پیشەسازی ڕاستەوخۆ بخرێتە سەر ئەو شەقامە سەرێکیانە کە من وەکو ئۆتۆبان ناویان ئەبم ڕاستەوخۆ بەبێ هیچ شەقامێکی خەدەمی لەوانەیە لە ڕووی تەختێتیەوە شەقامی خەدەمی هەبێت بەس مەبەستم لەو شەقامان نییە کە هاوتەری لەگەڵ شەقامە سەرێکە ئەڕوات لە ڕاستیە ناوچەی پیشەسازی بەڕای من ئەبوو زۆر دوورتر بووە لەو شەقامانە بە شەقامێکی کە جیا ئەبێتەوە لەو دەواازەی شارە لەو شەقامی دەواازەی شار یا شەقامی هاتنە ناوەوەی شار جیا ببوایەتەوە بڕۆشتایە بۆ ئەو ناوچە پیشەسازیە بۆی ڕاستەخۆتر ئەگەر تەپوتۆزە یا دووکەڵە یا پیساییە یا دیمەنی نەشاز و نەشیاوە یا دەنگە دوور بووایە لەو شەقامە سەرێکیانە ئەو حاڵتانەمان هەیە بینەوەی پیشەسازیمان هەیە کە بۆ جۆرە دوورە بەڵام بەداخەوە هەشمان ڕاستەخۆ لەسەر بینایی پیشەسازیمان هەیە ڕاستەخۆ لەسەر شەقامەکانە ئەوە یەکێکە لە کێشەکان ئێستا دروست بووە بەڵام چارەسەری چێت چارەسەرەکان چەند جۆرێکە لە ڕاستیە یەکێک لەوانە نەهێشتنی زیادەڕەویە لەو ناوچەیە زیادەڕەوی بە هەموو واتاکانیەوە ینی ئەگەر شارەوانی بەشی زیادەڕەوی هەیە ئەگەر هەستێت بۆ ئەرکە هەرچەنە ینی سنووری شارەوانی عادەتەن سنوورێکی دیاریکراوە لەو سنوورە دیاریکراوەش سنوورێکی چالاکی دیاریکراویشیان هەیە زۆر جار ئەو سنوورە ناکەوێتە ناو سنووری چالاکیانەوە مەسەڵەن تایبەت بۆ مۆزوعی زیادەڕەوی نەزانم تا چەندێک بۆ جۆرەیە بەڵام ئەگەر بەشی زیادەڕەوی بۆ نمونە هەموو وەستانی هەموو جۆرە سیارەیەکی گەورە لە نزیکی شەقامە سەرێکەکەیە نزیک مەبەستمان ئەوەیە ئەوان مەودایەک دابنێن 50 مەترە کەمترە زیاترە هەموو جۆرە شەقام سیارەیەکی گەورە لەو سنوورەیە قەدەغە بێت دانانی تابلۆی ڕێکلام بە بێ مۆڵەت لەو سنوورەیە قەدەغە بێت دروستکردنی هەموو جۆرە ستراکچەرێک هەیکلێکی ئینشایی تایە پایەیەک بێت سەقفێک بێت دیوارێک بێت شتێک بێت قەدەغە بکرێت بۆی ئەو ناوچەیە بە سروشتی خۆی بمێنێتەوە یعنی ئەگەر شارەوانی توانایشی نییە لە ئێستا دیزاینی بکات و بیکا بە شتێکی دیاریکراو لانی کەم بە سروشتێکی خۆی بهێڕێتەوە کاتە لە قۆناغی یەکەمە لابردنی زیادەڕەویەکان و نەهێشتنی زیادەڕەویەکانە لە قۆناغی دووەمە وەکو وتمان لەوانەیە بەشێک تازە پرۆژەیە و دروست کراوە بینایە دروست کراوە زەویەکە خاوەنددارێتێکی بۆ کەسێکە گەڕێتەوە بۆ بەدڵی خۆی تەسەڕفی پێوەکە ئیکا بە گەراجی ئیکا بە شتێک ئێمە حەلمان چێ بۆ حەلەکە یەکێک لە حەلەکان ئەوەیە ئێمە پشتێنە دروستکەین لە هەردوو ئاراستەی شەقامەکەیە پشتێنەکە ئەگرێ پشتێنەیەکی سەوزایی بێت ئەگە تێبینی بکەین لە هەفتاکان نۆشتاکانە ئەو پشتێنە سەوزایە دروست کراوە بە سنەوبەر کە ئێستا کاریگەری ئەرێنیەکەی ئەبینین یعنی بۆتە هۆی ئەوەی کە ڕێگە نەدات تجاوز بکرێتە سەر ئەو مەودایەکە ئەو پشتێنە سەوزایەتیایە یا دیمەنەکانی پشتی ئەو پشتێنە سەوزایی شاردووەتەوە لەوانەیە زەحمەت بێ ئێمە بە درێژای ئەو شەقامانە ئەو پشتێنە سەوزایە بکەین یا بۆ بمانێت لە مدەیەکی کورتا کاریگەریەکانی دەرکێت بەڵام ئێمە حەلی کەمان هەیە بۆ ئەکرێ پشتێنەکە شتی کە بێت شتەکەی تر یعنی کۆمەڵێک لایەنی ئیجابیشی هەیە بۆ شارەوانی و لایەنە پەیوەندیدارەکان بۆ نمونە ئەکرێ بەشێک لەو ڕێڕەوە بەشێک لەو پانتایە زۆرەی کە لە هەردوو ئاراستی شەقامەکە هەیە
بە تەندرین بدرێ بە کۆمپانیای ڕێکلام بۆ خۆی دیواری بۆ دروست بکات و دیوارەکان بۆ ڕێکلام بەکاربێنێت یا هەر بیرۆکەی کە بۆ دیمەناشینەکان ئەگەر هەش بە بیشارێتەوە ئەو ڕاگرە بەو شێوازە یەکەم دیمەنە ناشرینەکان ئەشارێتەوە ئەو زەویە بەڕەڵایانە ئەشارێتەوە دووهەمیش داهاتێکە بێ بۆ لایەنی پەیوەندیدار ئەکرێت بۆ خزمەتی ئەو ناوچێش بەکار بهێنرێتەوە دیوارەکەت ئەکرێت دیوارێکی سوک بێت وەکو بە ئاسن و فلێکس و شتیوا بکرێت یا هەر دیوارێکی ڕاستی بێت ئەمە دەنگە دەنگی تەنانەت دەنگە دەنگ و تەپوتۆزی شەقامەکەش لەسەر دەوروبەری کەمەکاتەوە یعنی ئەو کاریگەریە ئەرێنێشی هەیە ئەگەر مەسەن کەسێک لەو ناوەیان خانووی هەبێت ئەو تەسیرە ئیجابی هەیە ئەو قڕۆشتش کە با بڵێن قەراجارەکان قوڕە چاڵە ئەوەیە هەمە ئیشارێتەوە هەمەکەی دواتریش ئەو بە پلان چارەسەر بکرێت ناکرێت کەنار یان قەلاقی ڕێگایەکی سەرەکی کە دخولیە قوڕ و چاڵ و ئەوە هەبێت کە ئەمە دووبارە سیمایەکی دیکەی ناشینە بەرابەری لە وەرزی زستان و بارانبارینە خۆی لە ڕاستە کە ئێمە باسی ئۆتۆبانەکەین لە ڕاستە نابێت چاڵ و چۆڵی و قوڕ و چڵپاو هەیە بتیاابێ وەکو جەناب تێڵێ شەقام تەنها لە ڕاستیە قیرەکە و شۆستەکەی نییە یعنی دوای ئەویش هەر بەشێکە لە شەقامەکە یعنی دوای ئەو مەبەستمەوەی ئەگە گردێکی لێ بێ دۆڵێکی لێ بێ شتێکی لێ بێ ئەبێ ئەویش دیزین بکرێت لە ڕاستیە بەس ئێمە باسی ئەم واقع حالە ئەکەین کە لەوانەیە لە ئێستا حکوومەتی هەرێم یا شارەوانی کە لایەنی پەیوەندیدار یا پارێزگا نەتوان بودجەیەک تەرخان بکەن ئەو گردانە بکەن بە سەوزایی بیکەن بیرازێنەوە دیوای ڕاگری بۆ بکەن ئەم شتانی بۆ بکەن ئێمە باسی ئەم واقعەکەین ڕاستەکەی جەنابەت ئەڵێ چاڵ و چۆڵی و شتینە دیمەی ناشرین هەیە بەو بربەستانە ئەتوانێت بشارێن ئەڵتاوە بربەستش بۆ خۆی ڕێنمایی خۆی هەیە بە تێکیت شارەوانی لە من باشتر ئەزان یعنی ئەوە نییە بڵێ زۆر زۆر نزیکە بێ لە شەقامەکەەوە لە مۆدایەکی دوورترایە ناتوانێت بەردەوام بێ ئەم دیوارانە ئەم باڵە جداری ڕێکلامان ناتوانێت بەردەوام بێت ئەکرێت بەش بێت ئەگەر ئەویش نەکرێت یا نتوانێت بۆ مەودایەکی زۆر بەکار بهێنرێت یا کۆمپانیان نەبێت ئەو هەموو مەودایە بگرێتە ئەستۆ لەوانەیە لە هەندێک شوێناکە بزانێت سوودی بازرگانی هەیە بیکات باقی شوێنەکانی تر چی لێ بکەین باقی شوێنەکانی تر بەپێی ڕێنمایەکانی خودی شارەوانی هەر کەسێک زەویەکی هەبێت و بیەوێت بینایی تیا دروست بکات یا چالاکیەکی تیا دروست بکات ئەبێت سیاجێکی بۆ بکات شتێکی وامان هەیە بۆ ڕێنمایی ئەم ڕێنمای ئەکرێت فەرز بکرێت بەسەر ئەو خاوەن زەویانەی کە ئەکەونە سەر ئەو شەقامە بەوەی کە بۆ منە کەسەکە کردوێتی بە گاراجێک با جداریەکی بۆ دروست بکات دیوارێکی بۆ دروستکە بە بەرزیەکی دیاریکراوە کە ئەو دیمەنانە بشارێتەوە وە کاریگەریەکانی تەپ و تۆز و دووکەڵ و دیمەنە ناشرینەکان لە هەردوو لاوە ئەوەش بشارێتەوە یعنی ئەکرێ ئەمە وەکوتم ئەو زەویانە بێخاوەن نین یا باوڵن کەسانێک هەیە بەکاریان ئێنەکە خۆشی خاوەنددارەتی نەکات فەرز بکرێت لەسەریان کە ئەو دیوارە ئەو بربەستە دروست بکات بۆ ئەوەی ئەو کاریگەریانە کەم بکاتەوە گەشتیارێکی ئێرانی دێ لە پێنجێن لە باشماق تەفتیشەکەی لە پێنجێن تەفتیشەکەی لە کانیمانگا تەفتیشەکەی یەتە سەیتەرەکەی کاریسپەکە تەفتیشەکەی یەتە سلێمانی لێ وەرە دابزە ئەمە کارەساتە تۆ خۆت ڕێگە نادەی کە خەڵکی گەشتیار بێتە وڵاتەکەتەوە لەبەرەوە بە بۆچوونی من بازگە کارەساتێکە لە وڵاتە زۆر کارەساتێکی ناشارستانیە بڵێن دیاردێکی ناشارستانیە کە ئەبێ حکوومەتی هەرێمی ئیسلام بە جدی کاری لەسەرکە و پێویستمان بە بازگە نییە تۆ ئەتوانی هەموو فەردێکی ئێمە ئەکرێ لە ڕێگای جۆرا و جۆرەکانەوە کۆنتترۆلی بکرێت و ئەگەر سەرپێچێکی هەموو بازگە کاتیەکانی بۆ دابنێت و دەستگیری بکەیت و بێنێت و لێ پێچینەوە لەسەر بکەیت ئەم بازگانە تەنها بۆ پەیداکردنی شوێنە بۆ کارکردنی کۆمەڵی خەڵک کەشتیشیان نییە کە کاریان نییە لەبەرەوە بە بۆچوونی بازگە من زۆر بە وردی قسەم لەگەڵ تەنان لەگەڵ بەرپرسی ئاسایشەکانش قسەم کردووە ئەم بازگانە زیادەن و پێویست نین و بازگە هیچ زۆر وەڵامێکیان نەبوو حتا پێم وجارێکیان پێم وتم کاکە من لێوە هاتووم 20 سیارە لەناو بازگەکە 20 سیارم دیوە ینی 20 کەسی لێ یا خەوتووە یا چیەکە بەڵام ناو بازگەکە یەک کەسی لێ بۆچی هەردوو لێنەکە ناکەنەوە بۆ هەردوو لێنەکە ناکەنەوە بۆچی تەنها یەک لێن کراوەتەوە هەتا لەو ڕۆژانە لەگەڵ یەکێ لەم بازگەی سلێمانی یەکیان شەو بوو وتم کاکە 200 300 400 سیارەتان ڕاگرتووە تۆ بەتەنها وەستاوی ئەو لێنە بۆ ناکەنەوە
یعنی جاری کێشەشان بۆ دروستە بێت کەسێک دێ ڕاتە ژوورەوە ئاگای لێ نییە سیارە لە پشتی دێت لەینەکەیان داخستۆ ئەبێ بە عینادی ئەڵێ من مەخروتەکە لا نابم ئەبێت تۆ بگەڕێیتەوە ئەمە کێشەیەکی قرس بۆ خۆشان دروستەکەن و لەبەرەوە بوونی بازگە دیاردەیەکی ناشارستانیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر خۆی بە خاوەنی ئەم خەڵکە ئەزانێ بیری لێ بکاتەوە ئەم بازگانە بنبڕ بکە هیچی نەیەڵێ یان زۆر کەمی بکاتەوە یا بیکا بە کاتی یا بە شێوەیە بیکاتۆکو بە ڕێزت باسی کرد لە ژوورەوە بە کۆنتترۆل بکرێت ئەو بە ئامێری هەموو شتێ ئێستا سکانەریان هەیە کۆنتترۆل بکرێت هەر سیارێکیان نووس کاکە یەک ڕوبەرێکدان بکاکە بڕۆ لەو ڕوبەرا بۆ سێمە ئیشوان بتۆی بە ئەوانیکەش بە ئازادی بڕۆن بۆ نمونە بمبورێت خوا بامەش تاوکم من دەیان جار بینیمە خەڵک ناوی سعافە تووشی کێشە بووە ئیسعاف بووە نەیتوانێت بێتە پێشەوە ئیسعافەکان ئەیکەم بە لورە داوە مەساریان نییە سیارەکە چی بکە خۆ نافرێ بەسەر ئەوانیشە کەواتە تۆ نەخۆشێکت دوای لێ کرد تووشی مەترسی مردن و لە ناوچوون کردەوە تەنها لەبەرەوەیشی لەبەر کۆمەڵی خەڵک کە یەک کەسێ وەستاوەڵێ بڕۆ حتا بێزار بوون لە جوابدانەوەی سەلامی خەڵکەکەش ناخیشان نییە ئەو هەموو جوندی سەربازێکە یا پێشمەرگەیەکە یا ئاسایشێکە یا پۆلیسێکە وەستاوە جوابی 2000 سەلام لەکوێ باتەوە بۆی نادێتەوە سەلامیشی لێ ناکەی خەڵک لە کاکە وەڵاوە لود بەرزە و خۆیان یا جواب ناداتەوە پێڵی لود بەرزە یا ئەم سەران ناکە ئەو بۆڵی لود بەرزە خۆی جادەی ستانداردی ئێمە 8 مترە ئێستا بڵێن باندێکی توولەینی 8 مترە بەداخەوە ئەمانەی ئێمە زۆربیان 6 مترین ئەو هۆکاری سەرەکی 2 متری قەرزکە بوورە ئەم فولکەیە پێ ئۆکو پێم وتی ئۆڤەرپاسی لێرەوە بکرێ هەندێک سیارەشەیە کە لێرەوەڕۆ لە عربەتەوە ڕۆ ئەوش ئەکرێت ئۆڤەرپاسی بۆ بکرێ لە ڕێی هیندا بە ئاراستی تانجەرەوە بڕۆ کەواتە بە تۆ بە 2 ئۆڤەرپاس توانی کێشەی فولکەی قەرەداغ حەلکەی لە پشتی شارەوانیەوە زۆر مجموعەی کۆمپانیە ئەوانن زەوی دابەشەکەن ئەوانن مەخازین دروستەکەن و زەوی وەرەگن و مەخازین دروستەکەن یعنی لێرە یعنی تەنانەت حتا بەڕێی من سەرۆکی شارەوانیش لۆمە ناکرێ پارێزگاریش لۆمە ناکرێ بۆ لەبەرەوەی لێرە لە شارێکە کە پێڵی سلێمانی لە شارێکە کە پێڵێن هەولێر لەوێ ڕئیسی وزەرا هەیە ڕاستەوخۆ کارەکە لە ناو هەولێرا و دەسەڵاتی لە پارێزگا زیاتر و لە سەرۆکی شارەوان زیاترە جێگری سەرۆکی وەزیران هەیە لەو زیاترە سەرۆکی حیزب هەیە لەو زیاترە سەرۆکی ئەم حیزب هەیە لەو زیاترە لێرە لە سلێمانی بۆ نمونە سەرۆکی حیزبیەکێتی دەسەڵاتی لە محافزیش و لە سەرۆکی شارەوانیش زیاترە جێگری سەرۆکی یەکێتی دەسەڵاتی لە محافزیش و لە سەرۆکی شارەوانیش و لە هەموو سەرۆکێنەکان زیاترە ئەم بەرپرس ئەو فڵانە کەس خۆتەزانی ئەندای مەکتەبی سیاسیە هێزێکی چەکداری لەگەڵایە زۆربەی بەرپرسەکانی ئێرە دەسەڵاتێکی زۆر و فراوانیان هەیە کە دەسەڵاتیان لە سەرۆکی شارەوانی و لە محافزیش زیاترە لەبەرەوە ئەگەر من محافزش بم و تۆش محافز بیت و من سەرۆکی شارەوان بم تۆ سەرۆکی شارەوان بیت لەبەرەوەی تعدودی قیوا هەیە لێرە و جەمسەرەکان زۆرن لێرە ئەوانیش لۆمەی بەربەچوونی من نەس لۆمەی سەرۆک شارەوانی ئەکرێ نە لۆمەی سەرۆکی من محافز ئەکرێ بۆ ئەمانە هەر کەسێکمان لێ بین بەهۆی ئەم تعدودی قیوا و زۆری جەمسەرەکانی هێزەوە وەک پێویستی شەکان ناڕۆبڕێەوە جادەی تاڵتڵ و جەش بووەتە قوربانی ئەو مەسەلەیە کە ئەم بەرەوبەری داگیر کرا سنەوبەرەکان سووتێنران جادەکە وەک پێویست نییە ئەو جزرەوەسەتیە جوانی کە بۆیان کرا نەیانتوانی بەخێویکەن وەک پێویست ناتوان بە زستانە باهاوینانە ئاودێری بکەن هەمووی بۆ ئەو سەوزایشکەتیاتی ئەوە چی من نییە ئەو گژوجای دەشتەیە لەوێ سەوز بۆ ئەوان ئەیبڕوو بەگو سەوزایی پێشکەشی بە خەڵکەکەن و لەبەرەوە بە بۆچوونی من پانیەکەشی زۆر بوو من پێم وتم کاکە پانی ئەو جزرەوەسەتیە زۆرە یەک 15 کیلۆمەترش شارەوانێکی وێتە نا خزمەتی بکە ئینسان پێویستە پەنابەرێ لە وڵاتی ئەمە لەبەرەوەی ئامان کەمە پەنابەرێ بۆ ئەو دارانەی کەوا پێویستیان بە ئاودێری نییە و هەروەها بە چیمەن دار و چیمەن واز دە گوڵ و گوڵزار و ئەوانە بێن بۆ مەتخەلەکان جا یەک نمونەی بەسیط بۆ بێنەوە کابرایەکە بوو هەڵپەرچی نەیەزانی چووە ناو ژنەکان وتی بەشان نەکرد هەڵپەرکە ڕۆشتی نەزانی وتی ژنەکەش بێوتی کاکە تۆ بەقاز نایزانی شانشانی چیتە هەڵپەرکەشی لێمە تێگا اینجا ئەمان ئێستا ناتوان دارێکی دێمی بڕوێنن چیمەنێک بڕوێنن یەن پەلاماری گوڵەیەن ئەوەی گوڵەکان مەسیرەکەی چی لاتەوەمان بینیمان بەڕاستی ئەم شارە سەرۆت و سامانێکی زۆری هەیە پارەیەکی زۆری هەیە لە ڕووی غازەوە ئێمە ئێستا ئەتوانین ئەو کارەبای کە بەرهەم دێنرێت لە هەموو هەرێمی کوردستانە بەوەشی کە بە عێراق ئافرۆشێ 1990 غازەکەی لە هەرێمی لە پارێزگای سلێمانیە بەڵام پارێزگای سلێمانی خۆی 6 بۆ 7 ساعت کارەبای هەیە کارەبایەکی تەواوی نییە ئەمە تۆتوانی ئەم کارە ئەم غازە بخیتە خزمەتین و هەموو جارێک هەموو لە هاوین و لە هەموو زستانێکە ئێمە قەیرانی غازمان بۆ دروستە بێ بەڵام غازەکان منەچێت لە ئەفغانستان و لە پاکستان ئەفرۆشێ بە وەسڵلامە هەمووی بە وەسڵلامە غازەکەمان ئەچێت لێ ئەفرۆشێ بەڵام لێرە قەیرانمانەیە ئەمە ئەتوانرێت ینی ئیدارەی ئەم منتەقە ئەتوانێ وا بکە ئەم غاز و LPG و
جۆری تری سوتەمەنیەکانی تر بخاتە خزمەتی شارەکەەوە من لەگەڵەوە نیم عرزێکی گەورەی بیتێ 1600 دۆنمی بدەیتێ دوایی بڵێ بە جادەیەکم بۆ قیبکە نه 1600 دۆنمەکەی پێ بفرۆشە چۆن ئەو دوایی دێ بە هاوڵاتیان بە دەقاتە ئیفرۆشێ تۆش بە یەقات پێی بفرۆشە پارەکە بێرە بخی خزمەتی جادەکە ئەگەر وامان بکردە ئێستا جادەی 100 متریەکەمان تەواو بوو ئێستا جادەی کەلار سلێمانیمان تەواو بوو ئێستا جادەی ڕانە سلێمانیمان تەواو بوو جوانترین شار ئەماتوانین جوانترین شار دروستکەین بەڵام ئەمان ڕازگۆنین درۆزن لەگەڵ خەڵکی خۆیانە لەبەرەوە ئەچن ئەیدەن بەو کۆمپانیانەی کە نزیکن لە خۆیانە دوای پارەیان بۆ دەدا نەک بەو کۆمپانیانەی کە پارە بۆ شارەکە سەرف بکات. بابەتێکی کە مەسەلەی بازگەکان خۆی لە ڕاستی هەبوونی بازگە خۆی تر بۆ ئەم سەردەمە ناگونجێت بەڵام ناوچەکە وا ئەخوازێت ئێمە قسە ئەوە ناکەین لەوانێ ئەوە ضرورەتێک بێت لە ئێستاەیە کە بازگە هەبێت ئەگەنا بازگە لەسەر بەس خودی ناوەکەی ئیتر دیمەنێکی ناشارستانی ئەدا بە و شارە لە ڕاستیە بەڵام بۆ نمونە ئێمە لە مەتاڕیشا لە فڕۆکەخانەیشا شتێکمان هەیە وەکو بازگە وایە ئەو دەورە ئەبینێ خەڵک ئەپشکنێ هەموو ڕۆیەکە کۆنتترۆلی زۆر زیاتر لە بازگەی شارەکانمان بەڵام خەڵک بێزار نییە لە بازگەی بۆ فڕۆکەخانەکان بۆ چکە هەم تەعامل هەم دیزایانی شوێنەکە شوێنێکی زۆر گونجاو و مڕیحە و سەرما و گەرما و شتەکە هەموو حسابێکی بۆ کراوە و زۆر بە ئاسانی خەڵک تێ ئەپەڕێتوانە ئەکرێ ئەم بازگانە کە ئەمری واقع من ئەزام ئەوێ هەبێت ئەکرێ بە جۆرێک دیزاین بکرێن ئێستا بازگی تاسلوجە تا ڕادەیەک گونجاوترە لە بازگی ئاربەت ئەگە تێبێنیتان کردبێت هەم بینە خزمەت گوزاریەکانیشی هەم دەوروبەرەکەشی لە ڕاستیا لە هەردوو ئاراستەکە و کۆمەڵێک سنۆبەری زۆر و شاخە ناوچەیەکی شاخاوی زۆر جوانی هەیە یانی کە گەشتیان لێەوە دێت هەستە کەس بە جیاوازیەکە کات بەڵام دوجار هەر بازگێ ینی بریا ئەو سەقفی کە هەیە ئەویش بە جۆرێک وایە ئەو ئینتیبایی بازگەی کەم بکردێتە بەڵام بەداخەوە لە ئاربەتەوە کە دیت ئەوە بە تەواوی دیمەنە کۆنەکانی هەفتاکان و هەشتاکان یعنی هەر ئەو واتای ئەگەیەنەکە من بازگە کۆنەکانە و وەکول ناوەکە دیارە بازگە. خزمەت نەکردنی دەواازەکانی شاری سلێمانی لە کاتێکدایە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی لە ڕێگەی وەرگرتنی باج و ڕوسوماتەوە لە دوکاندارەکانی شارەکەی 15 ملیار دیناری لە ساڵی 2022 38 ملیاری دیکەی لە ساڵی 2023 کۆ کردوتەوە. بەڵام هیچ لەو داهاتانە بۆ بوژانەوەی دەواازەکان تەرخان نەکراوە بەڵکو پشکی شێری بۆ موچەی فەرمانبەران خەرج کراوە. ناوچەکانی ژێر دەسەڵاتی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بەسەر 5 زۆندا دابش کراون کە دەکاتە 472 کیلۆمەتر. بە مەبەستی خزمەتکردن بە کۆمپانیاکان و سەرمایەدارەکانی نزیک لە حزب 9 ملیار و 156 میلیۆن دینار بۆ ئەنجامدانی پرۆژە لە ساڵی 2023 خەرج کراوە. بەڵام هیچ کام لەو پرۆژانە دەواازەکانی شارەکەی نەگرتوتەوە. وەکو پیشەیی هەمیشەیی بەرنامەکەمان لە کۆتایی بەرنامەکەدا پرسەکە ڕوبەڕووی لایانی پەیوەندیدار دەکەینەوە. بە سوپاسەوە لە ئێستادا میوانداری وتەبێژی سەرۆکایەتی شارەوانی سلێمانیمان لە ڕێگا و سلێمانی عەربەت و لە دەواازەی عەربەت سلێمانی کردووە. دەمانەوێت گرفتەکان و گلەییەکان کە هی هاوڵاتیان و شارەزایان و پەرلەمانتارانی پێشووی عێراق و لە هەمان کاتدا ئەندازیارانن ڕوبەڕووی بەڕێزیان بکەینەوە. دووبارە سوپاس کاکتر دەشبۆم دەرفەتە. سەرەتا پێش ئەوەی بچمە ناو ڕاستەخۆتەوەری بەرنامەکە دەمەوێت باسێک لە کارەکانی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی کرد لە ماوەی ڕابردوودا کە لە ئێستادا خۆشبەختانە چەند پرۆژەیەکی گرنگ لە شارەکەدا بەڕێوە دەچێت. دەستخۆشی بۆ بەرنامەکەتان جێگەی دەستخۆشیەکەی ئەمە کەمێک باز لە پرۆژەکانی ناو شاری سلێمانی بکەین. لێرەوە مێ سپاسی بەڕێز سەرۆکی شارەوانی سلێمانی بکەم خاتو لەیلا عومەر کە لەگەڵ لەو ڕۆژەی دەست بەکار بوو بەڵێنێکیدا کە شاری سلێمانی بکاتە شاری خزمەتگوزاری ئاوادارکردنەوە. تا ئەم دەقەی کە من توێژەکە جەنابتاناکەم بەڵێنەکانی جێبەجێ کردووە ئەوەی کە ئەیبینن چەند پرۆژێکی خزمەتگوزاری شاری سلێمانیە کەوتە جێبەجێکردن کە بەتاوبوونیان ئاسانکاری هاتوچۆ بۆ شاری سلێمانی دروستەکە. یەکێک لەوانە کە یەکتە بڕی باخی بەختیاریە کاکرێتە دەواازەی شاری سلێمانی کە ئەم پرۆژەیەکە یەکە لە پرۆژە گرنگەکان بۆ شاری سلێمانی. خۆشبەختانە ئێستا لە
نزیکە بێرە تەواوبوونی و هەروەها دوو پرۆژەکەکرێتە سەر شەقامی بازنەی مەلیک مەحموود یەکتر بڕی ئارام بوو لەگەڵ ئەندەرپاس و فارۆ ئەم دوو پرۆژێش گرنگی خۆیان هەیە بۆ شاری سلێمانی لە هەمان کاتدا دوو شەقامیش کە ئێستا لە بواری جێبەجێکردنیان شەقامی دابان لە کارێزەوشک کەواتە بە دووسایدکردنی شەقامی دابان لە پارکی ئازادیەوە بۆ کارێزەوشک و هەروەها شەقامی سلمەتری کە لەسەر بازنەی مەلیک مەحموود شەقامی بازنەی مەلیک مەحموود هەچێ بۆ گەڕەکی چوارچرا و ناوچەی پیشەسازیگەر دیارە ئەم پرۆژانە بە هەوڵ و ماندووبوونی کارمەندانی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و جێگری سەرۆکی حکوومەت بەڕێز کاقوبات کە لەسەر خەت بۆ ئەوەی کەوا هەم ئەتوانم بڵێم شتوپەنای ئەم شارە بۆ بۆی کەوا بتوانرێت خزمەتی زیاتر بەم شارە بکرێت. کاک سەردەشت دێمە ناو تەوەری بەرنامەکەم سەرڕای دەستخۆشیمان بۆ هەر کارێکی باش لەوەی کە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا بۆچی سلێمانی خاوەنی دەواازەیەکی شایستە نییە بە نمونە دەواازەی عربەت بۆ سلێمانی. ئێمە خۆ دەزانی دوو دەواازەمان هەیە دەواازەی تاسوجا سلێمانیمان هەیە و دەواازەی عربەت بۆ سلێمانیشمان هەیە. ئەگەر دیقەت بن دەواازەی تاسوجا سلێمانی ئەتوانم بڵێم بە شێوکی جوان ڕێکخراوەتەوە ئەمێن تۆسە دەواازەی عربەت سلێمانی کە ئەمەشەکە لەو پرۆژانەی کە سەرۆکی شارەوانی بە گرنگیەوە لێڕوانێ و لە بەرنامەی کارەکانیدایە پێش ماوەیەک هەومەتێکی ڕاگەیان بۆ لابرنی زیادەڕەویەکانی ئەم شەقامە و داوای کرد هەموو ئەو کەسانی کە لەسەر ئەم شەقامە زیادەڕێیان کرد هاوکار بن لە لابرنی ئەم زیادەڕێیان بۆیە ئەم دەواازەیە لە بەرنامەی سەرۆکایەتی شارەوانی سلێمانیایەکەوە ڕێ بخرێتەوە و جوان بکرێتەوە. کاک سەردەشت جەنابتان دەڵێن تاسلوجە بۆ سلێمانی باشترە بە دڵنیاییەوە باشترە لە دەواازەی عربەت بۆ سلێمانی بەڵام بوونی مەعرەزی سیارە یاخود پێشانگای ئۆتۆمبیل و بوونی پێشانگای فرۆشتنی ئامێرەکانی مەعامیلەکان وەکو سەڵن و وەکو دەیان ئۆتۆمبیلی دیکەی پیشەسازی ئەمانە خەلەلێک نین گرفتێک نین لەوەی دەواازەیشان نابێت ئەم شتانی تێدا بێت و بوونی دەیان با بڵێن کۆمپانیا و با بڵێن دوکان و ناوەندی پیشەسازی کە ئەمەش دووبارە بۆ دەواازەی شار لەوە چێ گونجاو نەبێت. ئەگەر ئێمە دیقەتێک بین لە بیدایەتی تاسوجە باش ناو سلێمانی ئەو پێشنگانە خۆ دەزانی کە کراون هەمووی کە بە شێوەزێکی مۆدێرن کراون وایەکێک لەو پرۆژانەی کەەوە بوو گواستنەوەی تەرمیناڵی گەراجی سلێمانی بەغا بوو یا سلێمانی هەولێر بۆ ئەو شوێنە. ئەم بەرنامەی شەقامی تاسوجە سلێمانی لە بەرنامەی تەواو نەکراوە ئێستا بەشێکی تایبەت هەیە لە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی سەرپەرشتی ئەوە. کاک زەردەشت لە ماوەی ڕابردوودا یان هەر هاوڵاتیەک هەربیدەرێک سەردانی وڵاتانی دراوسێ ئێران تورکیا کردوەوە تایبەتی ئێران دەبینین بۆ پیادەڕۆوەکان بەرزەپردەیە و ژێڕەوی شەیە کە تایبەتە بە ئاچۆکردن بەڵام مەسەلەن بۆ تێرمیناڵی شارە زۆر ئەگەر هاوڵاتیەک بێوێت لەم بەر شەقامەکە بچێتە ئەو بەر بۆ تێرمیناڵەکەش پێویستەکە ڕێگایەکی زۆر مسافەیەکی زۆر ببڕێ بە ناچاری بۆ ئەوەی بگات لە دەواازەی شارەکانی شەتەنانە بەرزەپڕ نییە بۆ ئەوەی هاوڵاتی بپەڕێتەوە. ئەگەر دیقەت بی لە شەقامی تاسوجە سلێمانیەکە واقع حال ئێمە پردمانەیە پردی پەڕینەی هاوڵاتیشمان هەیە دوانمانەیە و لەم دیزایانی کاکەیە بۆ شەقامی تاسوجە سلێمانی کە دیزایانی تازەی بۆ کراوەتەوە بوونی پردی پەڕینەوەی هاوڵاتیان هەیەەوە هەروە گەڕانەوەی ئۆتۆمبیلیشەیە بە بەرزەپرد بۆ لە شەقامی ئەم بەرەوە بۆ ئەو بڕواتە لەم دیزایینە هەم حساب کراوە کە چۆن هاوڵاتیەک لەم بەرەپەڕێتەوە بۆ هەبەر و ئۆتۆمبیلی چۆن لەبەرەوە بچێتەوە ئەو بەر. کاک سەردەشت ئەگەر بتگەڕێنمەوە بۆ فلکەی قەرەدا لە بازگەی عربەت کە دەردەچی توێتە فلکەی قەرەدا بەرزەپردێکی پێویستە وەکو ئەندازیارەکانیش لە باوەی ڕابردە لە بەرنامەکە پێیاوتوین لەوەی لە قەرەداخەوە بچێتەوە بۆ سلێمانی و لە سلێمانیشەوە بۆ قەرەداغ یعنی ئەولەوێتیش بۆ قەرەداغ بۆ سلێمانیە خۆتان دەزانن ڕووداوی هاتشۆر ڕووەدا بیرێک لەوە نەکراوەتەوە بەرزەپردێک لە ئایدا بکرێیان جارێک لە پلانە نییە. کاوشیا خۆ دەزانی شاری سلێمانی بەرەو گەورەبوون ڕۆشتەوە هەموو ئەو ئەندەرپاس و یەکبرانی کە ئێستا ئەکرێت لەگەڵ گەورەبوونی شاری سلێمانیە دروست بۆ دیارە وەکو سەرۆکایەتی شارەوانی سلێمانی لە دیزاینەکانیان بە بیر لەو شتانە هەمووی ئەکرێتەوە کە بۆی بکرێتەوە ئاوکو ئاماژەشم پێیا سەرۆکی شارەوانی سلێمانی
ینی بەرنامەی ئەتوانم بڵێن بەرنامەی کاری ئەوەیە چی بکرێ بۆ شاری سلێمانی بیکات لە ڕووی خزمەت گوزاریەوە بوونی هەر لەم دەواازەیدا چەند ئاژەڵدارێک دەبینی ئاژەڵ بەخێو دەکەن و ئەوانە ئەمەش نامۆ نییە بە دەواازەی شار دیانەوە چەکەرە و کێشانەی کەوا ئێمە ڕۆژانە تووشمانە بێتەوە ئەو ئاژەڵداریە زیانی هەیە بۆ فەوزاییمان زیانی هەیە بۆ شەقامەکانمان چەند جارێک ئەمە داوامان لە خاوەنەکانیان کردوەوە پێویستە ئەم ئاژەڵانە بەرنە دەرەوەی شاری سلێمانیە نابێت لە ناو شاری سلێمانیا هەبێ هەندێک جار ئێمە ئاژەڵەکانمان گرتووە و تاحودمان لە هاوڵاتەکە وەگرتووە کە یاومانێتەوە بۆیە لێرەوە لە ڕێی ئەم بەرنامەدا هەموو کەسانەکەم کە ئاژەڵیانی هاوکارمان بن لەو کارەیە چکار چارە شارێکی جوانە پاراستن و جوانکردنی ئەچی هەموومان تا چەند بە گرنگ گێزانی لە یەکێک لە دەواازەکاندا سمبولێک هێمایەک دروست بکرێت تایبەت بێ بە سلێمانی پێشنیارێکی زۆر جوانە خوازیارم کە ئەوە لە بەرنمەیە هەبێ و دروست بوونی ئەو تەجاوزانی کە باستان کرد زیادە ڕوویانە لەسەر شەقامەکە بە تایبەتی ئەو کارگانی دەبینرێ ئێستا لەسەر شەقامەکەن ئەمانە بۆ دیمەنی شار نەگونجاو نین هەموو زیادە ڕێک لە هەر شوێنێکا بێت دیاردەیەکی ناشرینەیە بە شارەکەمان بەڵام بوونی مەسەلەن مەعمەل و کارگەی کاشی ئەوانە نەئەکرا پێشتر بیر لەوە کرایەوە و دوور بکرێتەوە ئەمانی کە تۆ ئێستا ئەیان بینیت لەوانی هەندێکیان زەوی خۆیان بێت وایە شارەوانی بە قەرەبوو ناتوانێت جۆرە لە جۆرەکان حەقی ئەو بابەتە بدات دوو جۆر قەرەبوو هەیە ئەگەر هاوڵاتیەک خاوەنەکەی بەدیانی مافی هەبێ قەرەبەکەێتەوە ئەگەر بە زیادەڕەوی داگیری کردوێ قەرەبوو ناکرێت لە ماوەی ڕابردوودا ئەو گرفتانی کە هاتوۆتە بەردەم سەرۆکاتی شارەوانی چین کاکسەر دەشوە یەکێک لەوانەیە کەوانمە کێشەی زیادەڕەویەکەوە زیادەڕەوی خۆی دیاردێکی جیهانیە بەڵام ئەتوانم لە شاری سلێمانیا بڵێن زیادەڕێکە سەر شەقام سەر شۆستە سەر زەوی شارەوانی سەرۆکاتی شارەوانی سلێمانی خۆزانی فەرمانگەیکی مەدەنیە لەوانەیە ڕێکارەکانی بێ بە شێوازێکی مەدەنی بکە ڕۆژانە بەشی زیادەڕەویمان هەڵمەتی دابنی زیادەڕەوی بۆ وەرگرتنی هەڵوێست و هەوڵی زیاتری سەرۆکایەتی شارەوانی سلێمانی تیمی بەرنامەی بە دوواداچوون بە باشی زانی سەردانی خودی سەرۆکی شارەوانی بکات و وەڵامی زیاتر لە ناوبرا وەربگرێتەوە بۆ ئەو مەبەستە بەشداریمان لە کۆنگری ڕۆژنامەوانی ساڵانەی ناوبراو کرد لە سەرۆکی شارەوانیمان پرسی بەرنامە و پلانتان لە ساڵی نوێ بۆ دەواازەکانی شاری سلێمانی چییە؟ لە وەڵامدا لەیلا عومەر وتی بەڵێ تایبەت بە هەردوو مەدخەلی سلێمانی دەواازەی شار بەڕاستی کاری جدیمان لەسەر کردووە هەم وەکو سەرۆکایەتی شارەوانی سلێمانی هەموو کۆنجومەنی شارەوانی سلێمانی بڕیارمان هەیە کە دەبێت کاری جدی لەسەر جوانکردن و ڕێخستن و سەوزکردنی زیاتری هەردوو دەواازەکە بکرێت و لابردنی زیادەڕەوەکان من لێرە و داوا لە هاوڵاتیانەکەم بەڕێزانی ئەمە زیادەڕەوەکان زۆر کاری کردوتە سەر کارەکانمان ئێمە قەت دژی ئەوە نین کە هاوڵاتیان کار و کەسابەت بکە بەڵام هەموو کارێک بە یاسا و ڕێنمایی ڕێکخراوە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەرارێکی بۆ ئێمە ناردووە لە ڕێی وەزارەتی شارەوانیەوانە و بەردەوام داواکاری گشتیش لەسەر خەتن کەوا تەجاوزێکی زۆر لەسەر شۆستە و شەقام هەیە کە ئەبێ کاری لابردنی زیادەڕەوەکان بکرێەوە یاسایەکیشمان هەیە تایبەت بە یاسای 2010 باز لە قەدەغەکردنی زیادەڕەویەکە بۆیە زۆر جار ئێمە من خۆم پار چەندین جار سەردانی مەیدانی هەردوو دەواازەکەم کردووە کە بینیومە کۆشک و عەرەبانە و هەروەها هەتا تەنانەت کارگە هەیە بەڕاستی کارگە هەیە دوکان هەیە کە بە تەجاوزی کردوتە سەر شۆستە و شەقامەکە ڕێگرە لەوەی کە ئێمە شەقامەکەمان جێبەجێکەین وەکو خۆوە لەگەڵیشیە شەقامەکە پێویستی ئەگەر تۆ بێ جێبەجێکی لە ئێستاە یەکەم پێویستی بە پەسەندێتی هەیە هەندێکیان بەڕاستی پەسەندێتی نیە تا ئێستا دومینیشان پێویستی بە بودجە هەیە ئێمە کێشەی گەورەمان لەوانە کە توانامان نەبێیان نەیزانین یان باسمان نەکردبێ ئێمە گەورەترین کێشەمان وەکو شارەوانی وەکو ئەنجومەنیش باسێکم کە بەڕاستی لە 15 ئەندام پێکاتۆ لە نوێنەرایەتی زۆربەی بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەرایەتەکانی سنووری پارێزگای سلێمانی و نوێنەری سێ ڕێکخراوی ناحکومی و پیشەیی پێک هاتووە کە زۆر جارباسی ئەواکەین کێشەمان ئەوەیە بودجەمان نییە بودجە لای ئێمەوە نادرێت لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەگەر بکرێت بودجەیەکی زیاتر بخرێتە بەردەست ئەم شارەوانیە ئەم شارە پارێزگا
جیا بکرێ بۆی ئمە بتوانین هەموو ئەو پلانانی کە هەمانە هەموو ئەوانی باسمان کردو بچێتە بواری جێبەجێکردنەوەوانە لەگەڵ ئەوەشە ئێمە نەوەستاوین ئێستا ئێمە کاری جددیەکەین و پلانێکمان هەیە دیزینێکمان حاضر کردووە بۆ تاسلوجە و هەروەها بۆ دەواازەی عربەت هەردووکی دیزینەکە لە نزیکی تەواوبوونایە شەڵا لە نزیکترین کاتە پلانی ئەم ساڵمان یەکێک لە پلانەکانمان بۆ و دەواازەکە تەواوکردن و ساوسکردنی ئەوە. لەگەڵ دروستبوونی هەر ڕووداوێکی نەخوازرا و لەسەر ڕێگای عربەت سلێمانی ڕاستەوخۆ ئاستەنگی گەورە لە بەردەم شۆفێران و هاوڵاتیان دروست دەبێت و چەندین کاتژمێر پێویستە تا ئەوەی دۆخەکە ئاسایی دەبێتەوە. لەسەر هەمان دەواازە چەندین خانی بەخێوکردنی ئاژەڵی ماڵی بەدی دەکرێت. ئەمە سەرڕایبوونی بازاڕی فرۆشتنی پەلەوەری کوردی بەبێ ئەوەی هیچ ڕاگرێک لە نێوان ئەوان و شەقامە سەرەکیەکە دروست کرابێت. لە هەموو دنیا و بەوابەی شار زۆر گرنگە کە خەڵک دێتە ناو شارەکە سەی بەوابەکەیەکە ئەگە بەوابەکەی بە ناشرینی دەرکەوتیتر ئەو شار لە بەرچاوی ئەکەوێت تۆ وەرە سەیری عربەت سلێمانی بکە واللهی ئەڵەی ئۆکرانیایە و رووسیا قەسفی کردووە ئێکاکە عیبە هەر لەو منتەقە سەیریکەی زیاتر لە 20 کۆمپانیا عەرزی 500 دۆنم و 1000 دۆنم و 200 دۆنم و 300 دۆنمی پێدراوە هەر دۆنمی هەر 200 مترێکی ئەدا بە 17 دەفتەر دەتۆ ئەم هەموو دۆنمانە بکە بەو پارە بزان چی پێ کردووە بڵێ لەکوێتان بوو هەموو ئەوانەی کە ئێستا ناویان ناو خۆیانە ناوە بارزگاری بازرگانی نیشتیمانی و نازام چی نیشتیمانی هەموو نیشتیمانیان فرۆش بۆی ئەوان خۆیان بکەن بە بازرگان هەموو نیشتیمانیان فرۆش بۆی خۆیان بکەن بە بازرگان چۆن پارتی هەر کاتێک بەناو کوردەوە قسە بکە هەموو کوردە فرۆشێ بۆی خۆی دەوڵەمەند بکە نەک مەسەلە کوردایەتی ئەمانیش هەموو نیشتیمانیان خستە خزمەتی مەجموعەیە خەڵک کە دینار لە گیرفانیان نەبوو ئێستا بوون بە خاوەنی ملیارات دۆلار و خەڵکی شارەکەیش نە شوێنی هەیە دانیشێتیایە نە جادەی هەیە پێیە بڕوە نە جادەی سادمتری بۆ ئەکرێ هەمووی قسە و باس و دەمودغینە و تەواو نە نەوتمان بۆ خۆمانە نە کارەبامان بۆ خۆمانە نە ئاومان بۆ خۆمانە هەمووی لە خزمەتی دوو بنەماڵە و لە ناو سلێمانیشە لە خزمەتی بنەماڵەیەکا و بەشێک لەو بەرپرسانەی تری گۆڕان کە لە ناو حکوومەتان بەکاری دێنن بۆ خۆیان و خەڵکیش سەیریانەکە و هیچ دەورێکی نییە. لە کۆتایی بەرنامەکەدا ئەوەمان بۆ ڕوونبوویەوە حکوومەتی خۆجێیی پارێزگاکە هەوڵەکانی لە چوارچێوەی بڕیار بۆ نۆژەنکردنەوەی دەواازەکان نەناوەتە بواری جێبەجێکردنەوە و ڕوونیش نییە ئەو بڕیارەکەی دەبێتە کردار.